ژمارەی توشبووان بە نەخۆشی کۆرۆنا لە ناوچەی دەربەندیخان بڵێنم دەڤەرە هەتاوەکو ئێستا ژمارەیان 30 کەسە ئەو کە هەمویان هەر ئەتوانم بڵێم لە سەرەتای هەبوونی حاڵەتەکە لە شاری دەربەندیخان ئەمانە بەرکەوتەکانی کەسە نزیکەکانی ئەو دوو کەسە بوون کە توش بوو و پاشان لە دوای ئەوە کە ئەمە مای دڵخۆشکەرە بۆ خەڵکی شاری دەربەندیخان جێگەی دەستخۆشیە بۆ هاوڵاتیانی شارەکە کە کارێکیان کردووە کە بەسپاسەوە تەمان بۆ ئەوان ژمارەی ئەو نەخۆشانە لە زیادبوون نەبووە ژمارەی ئەو سیکە دەستیشان کراوە لە ئەوڵ و بیدایەتی نەخۆشیەکەەوە تاو پێستا ژمارەکە هەرسی بووە زیایی نەکردووە ژماری ئەو لەو ژماری کە هەبوو کە توشبوومان هەبووە 11 چاک بووەوە دوای ئەوی کە چارەسەریان وەگرتووە نەخۆشخانەکان ئەو 11 ئێستا لە ماڵەکانی خۆیانن ژماری ئەوانی کە لە نەخۆشخانەکە ماونێتەوە ژمارەیان 90 کەسە و طبعا ژمارەیەکی زۆریش لە تێست وەرگیراوە لە کەسە نزیکەکانی ئەو کەسانی کە گومان لێکراوە بوون کە بەرکەوتنیان هەبوو بێت یان لەوانی کە بڵێن بەرکەوتەی ڕاستەوخۆیان هەبووە بۆ کەسانی پۆزتیڤ ژمارەیەکی زۆر تێست وەرگیراوە کە سپاس بۆخوا تێستەکان نێگەتیڤ بوون و حاڵەتی تازەمان نەبووە.